سڵاو ڕێز لە قەوم و قیلە احترام بۆتانێ بەڕێزان و خۆشەویستان ئەم شەویش هاتمەوە خزمەتتان بۆ کۆمەڵی قسەوباس هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەک بگەێنم لەسەر کۆمەڵێک ڕووداو با لێرەوە لایڤەکە بەرین بۆ جێگەیەک بەخێر بن خۆشەویستانی من بەخێر بن سەر چاو وڵای تەخاڵام شەو بەجلی کوردی و بۆی داڵەزی بینیم بزانین وەزەکە چۆنە بێت زانین کشمیشیە وەزەکە هەموو شتێک تۆپە بە دڵی خۆمانە هەموو شتێک جەماعەت چۆنن باشش شکۆر هەموو شتێ باشە عەزیزان خەبەراتان چۆنە دەم و باسەکەتان چۆنە سەلامەتن شکۆر ئای با ئەمەشی پێوەکەین ئەمە کاکە بەبێ ئەمە زیندگی سەختە بەڕاستی کاتی خۆی ئەچون بۆ ڕۆژهەڵاتی کوردستان وەلی لای خزم و مزوشت ڕەوا کردمان بە نوکتە ڕێزم هەیە هەڵبەتە بۆ برادەرانی ڕۆژهەڵات کە چایشیانایی تێ ئەنو دەی قەسەم بەخوا ئەو کوڵۆقە نەکەیتە تۆ ئەو چای پێ خۆیتەوە 500 مانەکەوێت لەسەرمان هەر حیات دەچوو تا چایەک دەخواردەوە ئەوەڵ بۆ خۆشیە لەمها هید نەکەن بە ئاسایی وەریگن وەکو نوکتە عەزیزان دەم و باستان چۆنە هەموو شتێ باشە ئەم شەو کۆمەڵێک قسە و باسمانە بێ لەسەر شەڕی ئەمریکا ئێران ئەم بەڵقەی ئەمریکا بۆ ناتەقێ بەر لەوەیش هەندێک قسێکەتان بۆ وەکەم باسی تعریبمان زۆر کردو برای من مەلا کامەران قسەم پێ مەکەن باشە کاکە ژیان مەلا کامەران ئەو پیاوانەیە ئینسان هەر باسیشی کە ئەوەندە سوو بووە ئەوەندە سوو بووە پوش برنج بە چاویا گابەردە بەڕاستی ئەمما وەیە و نەقسێ قۆڕی کرد لە ڕاستیە ئیتە بێزی لە یەکەمەوە یعنی شایانی ئەوە نییە شەقشی تێڵ بێ بەڕاستی وەکو لاکی تۆپی وایە جا پیاوی ئازا و پیاوی محتەرەم شەق لە لاکی تۆپی و هەڵنادا بەڕاستی بۆیە مەلا کامەران لاکە تۆپیەوە شایانی ئەوە نییە بەڕاستی من ڕەخنەم لێگر لەبارەی ئەخلاقیەوە خۆی دوایش ئەترافی بە هەموو قسەکانی مەکرد جوێنی بە دایکمدا بوو لە تیکتۆکە ئەرەوەڵا جوێنی بە دایکما بوو ئەوە نییە ژنی بدەوە بە حەدایکی من 92 مردووە لە دای کۆڕەوەکەوە لەبەرەوە دایکی من لەگەڵ تۆ نایە بۆ حەج مەلا کامەران ئەو جوێنانیش با هەروەکو قەزێرا بمێنە کێشە نییە بەڵام تۆ پیاوێکی نامەردی بەڕاستی و پیاوێکی کە فاسدیت خەریکی ئافەتی خەریکی مسیاری خەریکی کاری سۆزانیت بەڕاستی حەج بە سێکس فرۆشتووە مەکە و مەدینە بە سێکس فرۆشتووە تۆ هەر پیاونی ئەسڵەن دەڕاستی هەر پیاونی بەڕاستی اینجا ئەجزان یارا مەحمەد لێرەوە ئاگاداریە بڵاوەکەمەوە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەم لایڤیان گوێ لێ بێت هەوڵ ئەدەین لە وردە وردە ئیتر هەر هەفتەیە دوو جار چەنە لایڤمان کرد ناوی دوو دەست بڵاوکەینەوە بە ڕسم و واتە بە وێنە و ناوی سیانی و دزیەکانیانەوە لە باشووری کوردستانە لە گەرمیانەوە دەست پێەکەین بەرەو قەڵاجیە و ڕانیە بەرەو هەموو شار و قەزا و ناحیەکان هەتا ئەگاتە زاخۆ و دهۆک و بادینان و هەولێر هەموو ئەو دزانە کە چیان دزیوە ناوی سیانیان چییە ژنیان کچیان کوڕیان ناویان چییە لەسەر ئەوانە ئەیکەین بە بابەتێکی جددی و هەر شەوە یا هەر لایڤە ناوی دووسێ کەسیان بە وێنە و بە بڵاوەکەینەوە بۆ مێژوو بۆی بمێنێت لەبەرەوە لێرەوە داوا لە هەموو بەڕێزانەکەم هەر یەکە لە کەناڵی خۆیەوە بە سیمکاتی علوچ بە نمونە بە ئەکاونتی علوچ زانیاریەکان بۆ ئارام ئەحمە بنێرن هەر کە ناتان دوای بیسڵنەوە سیمکاتەکەش بشکێن بۆی کەس هیچی بۆ نەبێ بەندەی مخلیس ئەبێ بە سەری مارەکە و ئەقتان نەبێت داواتان لێکم ئەوە بکەن خۆشەویستان ئاگاتان لێیە پارێزگارەکەی کەرکووک ئەو کەرکووکەی کە لە سڕاعی پاتی وێشێتیە بۆ پۆست و بۆ پارە فرۆشتیان بە تایبەتی قوبە تاڵەبانی پاوڵ تاڵەبانی هەڕاجی کرد
چۆن محافزیشان هێنا کابراایکی تورکمان کردیان بە پارێزگاری کەرکووک. ئەم ڕۆژانە ئەیوت کەرکووک شارێکی تورکمانیە. ئەرێ ئەو هەموو چڵیت و چەقاوەس و دەمپیس و پاتاڵەی مێدیای یەکێتی و پارتی هەیە بۆچی هیچ کەسێ جوابی ئەو کابرێنێتەوە بەڕاستی. چۆنە بێت تورکمانێک هەسێ لە کەرکووکە بڵێ وەڵا کەرکووک شارێکی تورکمانیە. باشە کەناڵی هەشت و کەناڵی ئاڤا کە وەکو سەگ جیهار پەلاماری قولەپەی هەموو دنیا ئەدا ئەی بۆ ناتوانن ئێوە وەڵامی پارێزگاری کەرکووک بدەنەوە بڵێن شەکری خوارد بە کەلە کەرکووک شارێکی کوردستانیە. مەگەر مامچەلان نەیە و کەرکووک قودسی کوردستانە، مەدام سەفا نەیە و کەرکووک دڵی کوردستانە. یعنی ئەم دوانە هەروە درۆیان کرد، یعنی ئێوەی یەکێتی و پارتی بەم هەموو میدیاوە کە هەتانە کەروێشکێ قاچی بشکێ مانگایەک شۆقی بشکێ تەلەڤیزیۆنی ئاڤا و کەناڵ 24 و کەناڵی هەشت و چۆچێ لە قاوی ئەدەن و باسێکن ئەی بۆ بە وەڵام نادەنەوە پارێزگاری کەرکووک. یعنی بۆشی ئێوە ئەوەندە شەهامەتتان تیا نەماوە. بەڕاستی ئێوە خۆتان بە پیاوەزانن ئام هەموو شەڕە میدیایی پارتی یەکێتی هەیە. یعنی ئەوەندە شەرەفتان نییە کە باسکە وەڵام بۆ خێوەڕێ بدەنەوە لە کەرکووکە پارێزگاری کەرکووکەوە لە کەرکووک شارێکی تورکمانیە. بۆچی ناتوان پێ بڵێن بە حەو پشتتەوە خواردێ کە ئاوا بە کەرکووک گەڵێ. چۆنە بێ کەرکووک بڕوە لە شارەوانەکانی تورکە وەکو شارێکی تورکمانی یاوەکو ئەندام لەو شارەوانەکانی تورکە ناوی خۆی بنووسێ، بەڵام ئێوە لە بەرامبەر یەک قسە ناکەن. بۆچی بەڕاستی؟ جا ئەوەتان لەبی بێ ئەم بنەماڵی بازانیە کەرکووک دڵی کوردستانە و کەرکووک نازانم شاخی وایە و باڵی وایە، ئەی بۆ باسی ناکەن زەحمە نەبێ. ئەی بۆ ئەندامی ئەنجومەنەکانی پارتی کە ماوەیەکە دەوام ناکەن بۆ چوونەوە بۆ داوامکردن لە ئەنجومەنی کەرکووکە لە کەرکووک، بۆ چوونەوە بۆ ئەنجومەنی مەحافەزە لەوێ زەحمە نەبێ. ئەی ڕووتان ڕۆژ بێ لەگەڵ ئەبوو جەهلە پاتی وێشێتی ئەگدارڕزێن پاتی وێشێتی ئام هەموو دەم شڕ و ساختەچیان هەیە بۆ جوێندان و سوکاتی بە ئێمە، بەڵام ناتوان وەڵامی پارێزگارێکی ساختەچی بدەنەوە کە میتی تورکە لە کەرکووکە کەەوە پارێزگار پاڤڵ کردی بە پارێزگار بەڕاستی پاڤڵ کەرکووکی فرۆش لە حقیقەت. ئەوەی پاڤڵ کردی بە دەرەق بە کەرکووک هەمان سیوێکی ئاب بوو کە بنەماڵەی بازانی بەرامبەر بە هەولێر کردیان، یەک زەڕە جیاوازی نییە. ئافێتی بێ کاگەرم گیان پارتی یەکێتیکەم بە قوربانی یەک دەقە لەگەڵ پارێزگار ساختەچەکەی کەرکووکە. اینجا ئازیزان هەندێشتان پێڵێم گەرمیان دزی و جەردەی زۆر تیاکرێ بەڕاستی خەڵک زۆر راپۆرت و نام بۆ من ئەنووسێتە دزەکانی گەرمیان زۆر بە دەداچوونەکەم بۆی بگەم بەڕاستی زۆریش بێویژدانی هەیە لە زانیاری ئەوانەیە. ئەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد، ئەوانەی کە زانیاری بۆ ئارام ئەحمەدێنن زانیاری ئەبێت دروست بێت، نابێت زانیاری سە سڕاع و کێشمە خۆتان بێت. مەسەلەن تۆ شاهانە بۆ خۆخەرێکی ژیانی خۆ بیت پارەی باش پێیاکەی هەر لە شوێنێکە ڕێگری هەبوو ئینجابی زانیاریەکان بۆ من بنێری لە بەرامبەر نیارەکان تا کە ڕێگرێتە نا زانیاری ئەبێ بە قازانجی کۆی کۆمەلگا بێ، ئەبێ بە قازانجی مجتەماع بێ، ئەبێ بە قازانجی گشتی بێ. من هیچ کاتێ شەڕ ناکەم لەسەر گیرفانی کەس بەڕاستی، من شەڕ ناکەم لەسەر گیرفانی فلانە کەس کە فلانە کە زڵمی لێکە، چونکە ئەوانە من هەمووی بەسەری مەرێن دەزانم. ئێمە بە تایبەتی من کار لەسەر ئەوە ئەکەم کە مافەکانی کۆی کۆمەلگا ئەخورێت، دزی لێ ئەکرێ، جەردەی لێ ئەکرێ، داگیر ئەکرێ، زڵم لە مەسەلەن ستەم ئەکەن لە خەڵکی فەقیر و هەژار. ئەمانە بابەتی من لە ڕاستیە نەوەکو مەسەلەن دوو کەس هەیە بە یەکەوە شەریکە دزن. باشە ئایسانی ئارام ئەحمەد بە یەکەوە ملیۆن دەدەیان دزیوە، اینجا لەسەر پارە بێ بە شەڕیان یەکێکیان بە دزیوە دەستی دووسێەوەی راپۆرتی بۆ من ئەنووسێ ئارام ئەحمەد فلانەکە دەوڵەمەندە ئەوەیە ئەوێ من بێم ئەو بشکێنم خۆشی وەکو بەزێکی بەرەم بۆ دەرچێ خۆشی هەر دزە یعنی خۆشی هەر دزە، بەڵام شەڕەکان ئاوا بە ئێمە یەکەن. ئەمە عیبە کاکە، من مناڵ نیم، من شتێکم بۆ یەت لە 20 لاوە ئەچم بە دواداچوونی بۆ ئەەکەم هەر لە خۆ ناکەومە داو لە ڕاستیە من ناڵم قەت نەکەوتوم بەڕاستی ناڵم قەت نەکەوتوم زۆریشیان ڕەنگە بەکارن هێنابین ئێمەمانان لە حقەتا، بەڵام گرنگەوەیە کە زۆر بە دیقەتەوە بۆ دواداچوونەکەم هەتا زانیاری دروست وەربکرد. لەبەرەوە لە خۆتانەوە مەینێرن زانیاریەک بنێن کە بە قازانجی کۆی کۆمەلگا بێ. وەکو ئەو تەرحەی ئێستا کردومە هەوڵ ئەدەین کە هەر شەوە
دوو دانە وێنە بڵاوکەینەوە بە ناوی سیانیەوە وەکو دەست بۆ مێژوو ناوی تۆمار بکەین لە باشووری کوردستانە. باشە لە دواییشە ئەتوانین ئەمە بکەین بە کتێب. باش نییە بۆ نمونە 500 دەس هەیە 500 وێنە 500 ناوەکانیان چی دزیوە موقعیەتی چی بووە پۆستەکەی چی بووە سەر بە یەکێتیە پارتیە حسکەش ئەش کەسێکەیە دواییش وەکو کتێبێک بۆ مێژوو بڵاوەکەینەوە. باش نییە بۆی بۆ هەتایە ئەوە بمێنێتەوە لە ڕاستیە. لەبەر ئەوە من خۆم دەیان کەسم لەلایە ناو وێنەیان ئێوەش لە شوێنی خۆتانەوە ناو وێنەی هەموو دزەکانم بۆ بنێرن بۆی کە هەمووی بڵاوکەینەوە لە دوای شاوکو کتێبێک چاپی بکەین و بڵاویکەینەوە بۆ مێژوو لەوەی شێخ جەعفەر باشترە. ئەڵێن شێخ جەعفەر کتێبێکی دەرکردووە خۆشەویستان لە کتێبەکەی باسی ئەوەی کردووە ئەوەی دەرپێ کورتەکان کەم بۆم باسکردن خۆشەویستان. ئەڵێن باسی ئەوەیشی کردووە کە لە دوای ڕاپەڕینەوە کەنتۆرێکی هەیە ئەو کەنتۆرە پڕ بووە لە دەرپێ قوتەی ژنان و کچان هی شێخ جەعفەر. ئەڵێن لە کتێبەکە ئەوەیشی تایە بەڕاستی ئەوەی کە نازانم ژی لەمووی چی و قسەی قۆڕ و کۆمەڵێکی قۆڕی نووسیوە. اینجا خۆشەویستان ئەشما ناو بابەتی ئەسڵی بەڵێ لە کتێبەکەی ئەوەشی تایە عزیزان من قەرارە بۆم بنێن کتێبەکە بیخوێنمەوە باسی دەرپێ قوتەکانیشی تایە لە ڕاستیە شێخ جەعفەر خۆی ئیمانی نییە کاکە شێخ جەعفەر هەموو شتێک. اینجا لەو ڕۆژێشەوە عزیزان دیقەتم ماوە من جام زۆر وردم بۆشت ئەها جۆرێکی لە فزولیەت ئەو شێخ جەعفەرە ئەچێ کتێب پێشکەشی کچەکانەکات ئەمە نەزۆڵە ئەو شێخ جەعفەرە. شێخ جەعفەر بۆ کتێبی پێشکەشی ئارام ئەحمەد ناکەیت بۆ لە سوێنانسی بڵێ ئەم کتێبە پێشکەش بە برای بەڕێز کاک ئارام ئەحمەد کە 24 ساعاتە زەممەکە و باسمەکە و عیبەکانم ئەڵێ بۆچی ئەچی لەگەڵ کشا ڕسمەگرێ کتێبەکەی پێشکەی کچەکەیەکە بەڕێز خاتون فلانی فلان ناسک و نازدار ئەمە کتێبەکە شێخ جەعفەر پێشکەشی کردووە شەوی شەمە وەرە بۆ لام بۆ ڤێلاکە یا بۆ شۆقەکە ئەم کتێبە پێشکەش ئیمزا شێخ جەعفەری ئەوە بۆ زۆری شێخ جەعفەر پێشکەشی پیاەکیشی کاکە هەم پیاوە کوردستانە هەیە بۆ هەر پێشکەشی کچێکی تۆ کتێبێتەوە شێخ جەعفەر کاکە بەڕاستی منتەقی تیانێ براکەم. ئەچی پێشکەشی جوانەکانیەکەی ناچی پێشکەشی دایکە مەسەن ژنە ئەنفال کراوێ کە کەسوکای ئەنفال کراوە ژنێکی بەتەمەن پیاەکی بەتەمەن خوێنەوارێ شتێ ناچی ئەم کتێبە شێخ پێشکەشی ئەمانێکی یاهی ئارام ئەحمەدەکانێکی کە خوێنەوارن ئەچی پێشکەشەکەی بەو کشانێک کە ئەمانەن هەمووی دەزی و مەزی و گوپیان ئاوالێ کردووە قنیان ئاوالێ کردووە سنیان ئاوالێ کردووە لەسەریشی ئەنووسی ئەم کتێب پێشکەش بە فڵانەکە و شەوی شەمە وەرە بۆ فڵانەشێ هاتی زۆڵی شێخ جەعفەر ئیمانی نییە بە ناموسم بە شەرەفم ئیمانی نییە وەڵڵا لەگەڵ ئەبوو جەهل نەکرێت لەو دنیا مەحاسەباکەی بەبای بزانین لەگەڵ ئەبوو جەهلێ ئەرە بە قورئان باشە یاڵڵا باشە نەو بابەتەکە شێخ جەعفەر زۆڵە بە شەرەفم زۆڵی لای بەڕووە طبعا زۆڵ ئاساییە زۆر بیت بەڵام زۆری لای بەڕووتان بینی بێ شتێکی لە پەنای شتێکی تر دەرەچێ ئەبێ بەدەبڵ ئەوە پێڵە زۆری لای بەڕوو جا شێخ جەعفەر زۆری لای بەڕوو لە قیمایە بەڕاستی لە قیمایە شێخ جەعفەر ئەرەوە بەخۆ عەزیزان من هەندێک قسەتان بۆ کەم لەسەر ئەم مەسەلەی ئێران و ئەمریکا و ئەلم بابەتانە هیوادارم کە بتوانم سوودم پێگەیان دەبن و بەرچاوتان ڕوون بێ کە یاریەکان چۆن شەڕی ئەمریکا زائید ئێران دوایەشینەوە سەر قسە باسی خۆشپەلە مەکەن کاکە شەڕی ئەمریکا زائید ئێران چەندین مانگی تێپەڕاندووە کە وەکو خۆتان ئاگادار ماوەیە شەڕەکە ماوەیە دانوستانەکە دوای دانوستانەکە شەڕەکەنەوە ترامپ ئەڵێ لێ ئێم هەر لە خۆ بەیانی هەڵەسی ئەڵێ وڵات تەکلیفم لێکراوە کە لێ نێن درۆژەکە نە ئێران داوای کردووە لێم مەدە نەکەس داوای کردو ترامپ هەر لە خۆ درۆکە بەڕاستی شەوانە بەسەر خۆشی باشە قسەیەکەکە بەیانی لێ پەشیمانە بێتەوە بەڵام بۆ هەموو ئەمانە چەندین هۆکار هەیە کە من حەزەکەم بەڕاستی لە خزمەتی ئەوەیە باسی بکەم یەکەمیان فشاری دیبلۆماسیە نەک هەر ترامپ بۆنمە بە درێژایی مێژوو بەڵکو زۆرێک لەوانەی کە سەرکردە و سەرۆکی وڵاتان بوون زۆرترینیان باوەڕیان وا بووە ئەگەر فشاری زۆر بخرێتە سەر لایەنی بەرامبەر ئەوە ئەو لایەنە بە ئاسانتر ئامادەی ڕێکوتن دەبێ ویان ئاسانتر چۆکدا ئەدا و بە داواکاریەکانی ئەمان تەسلیمە بێت ئەم شێوازە زۆر جاران پێی ئەڵێن فشار بۆ گەیشتن بە ڕێکوتن واتە ترامپ و ئەمریکا و ئەمانە کە ئەم هەموو فشارە بۆ سەر ئێرانە هێنن بۆ ئەوەیە کە بگەنە ڕێکوتنێک لەگەڵ ئێرانە خاڵی دووهەم نیشاندانی هێزە بۆ هاوپەی ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکا ئەوێ هاوپەیمانەکانی لە ناوچەکە وەکو ئیسرائیل و هەندێک وڵاتانی کەنداوی عەرەبی و ئەلەم بابەتانە دڵنیا بکاتەوە کە ئەمریکا وجودی هەیە و پشتیوانیانەکە و پشتگیریانەکات
بۆیە ئەمام هەڵشە گڕۆشەیەەکە خاڵێکی تر مەسلەی کاریگەری ناوخۆیە ئەتوە ناوخۆی ئەمریکا هەر کەسێ کە بگاتە سەرۆکایەتی کە هەڵ ئەبژێرێ هەندێک جار بۆ بەدەستهێنانی پشتگیری دەنگدەرەکانی زمانێکی تون بەکارەهێنێ وە کاریشی پێناکە وەکو پاڤڵ لە بیرتانە پاڤڵ لە کاتی هەڵبژارنەکانە ئەو هەموو مایشی فڕێە و پەلەقاژەیە کرد و ئەدوو قەری سەر بڕاوە و ئەمە یەکەم و ئەوە یەکەم و شۆفڵ ئەبەم بتە ڕەش ئەڕۆ خێنوانە هیچیشی بۆ نەکات لە حقیقەتە باش نییە بۆیە ئەمە چییە ئەمە ئەیانەوێ زمانێکی تون بەکار بهێنن بۆ دەنگدەرەکانیان تاوەکو ڕازیان کرد بە تایبەتی ئەگەر ئەوانە لە بەرنامەیانە هەبێ کە سەر لە نوێ خۆیان کاندید بکەنەوە خاڵێکی تر ڕێگریکردنا لە شەڕ هەرچەندە هەڕەشە زۆر دەکرێت بەڵام زۆر جار مەبەست لەم هەڕەشانە ئەوەیە کە شەڕەکە ڕوو نەدات واتە هەڕەشەکە بۆ ئەوەیە شەڕ ڕوو نەدا نەک ئەوەی کە بەڕاستی شەڕەکە بکە یان نەک ئەوەی کە دەست پێ بکە چونکە شەڕێکی گەورە لەگەڵ ئێران بۆ هەموو لایەنەکان بەڕاستی نرخێکی زۆر زۆر قورسی هەیە ئەمریکایش ئەوە باشەزانێ ئیسرائیل باشەزانێ و هەموو دنیا ئەو ڕاستیە باشەزانێت لە سەرەتای شەڕەکەەوە وەکو هەموو لە ئاگادارن ترامپ ناوچەکەی پڕ کردووە لە هەڕەشە نائارامی دروست کردووە ئەمڕۆ فڕۆکە هەیە ئەمڕۆ فڕۆکە نییە فڵانە وای لێ هات ئەرەوەڵا ئەی سووتێنێ فترا ئەوە هات دواییش دەڵێ ئەوان داوای ڕێکەوتنیان کردووە ئێمە لە ئێران نادەین جارێ ئەمە شێوازێکی دیارە لە سیاسەتی جیهانیە بە درێژایی مێژوو هەر لایەنێ هەوڵ دەدا ئەوە نیشان بدا کە لایەنی بەرامبەر بەهۆی فشاری خۆی بۆ خۆی هاتووە بۆ گفتوگۆ بەڵام هەردوو لایەن واتە ئەمریکا زائید ئێران حەزیان لە شەڕی فراوان نییە و ئەیانەوێ دەرگای گفتوگۆش ئاوا بەکراوەیی هەر بۆ جۆرە بمێنێتەوە ئەوەی کە لەم یاریانەیە پرسیاری هەمومانە ئەوەیە ئایا ئەم یاریە تاکەی بەردەوامە بێت تاکەی ترامپ هەڕەشەیەەکە ئەمریکا هەڕەشەیەەکە ئەماکەم ئەوەیەکەم بەیانی پەشیمانە بێتەوە ئێران ئەڵێ ئەی سووتێنم ئەی بڕم ئەلا تاکەی ئەم بەردەوامە بێ ڕاستیەکەی ئەمەی پێتان بڵێم کە وەڵامێکی یەکلاکەرەوە بۆ ئەم پرسیارە وجودی نییە بەڵام تا کاتێک کێشە سەرەکیەکان وەکو بەرنامەی ناوەشی ئێران کاریگەریە ناوچەیەکان و یامەتیدانی گروپەکان کە خۆیان ناوە بەرەی مقاومە کە ئەمانە لە خزمەتی سیاسەتی ئێران و ئەجندای ئێرانان هەروەها نیگەرانیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی چارەسەر نەکرێت ئەم جۆرە هەڕەشە و پاشان گفتوگۆ و دانوستاندنە بە شێوەیەکی دووبارە و چەندبارە هەروە بەردەوامە بێت یعنی ڕەنگە چەندین مانگەش بخایەنێ بۆ شەڕی گەورە و گەورەتر بۆیە سیاسەتی جیهانی بە درێژایی مێژوو تێکەڵەیەکە لە مەسەلەی بەرژەوەندی هێز ئابووری و دیبلۆماسیەت بۆیە دۆخەکان بە خێرایی دەتوانن گۆڕانکاری بەسەردا بێت ئەم شەو قسەیەکەن بەیان لێ پەشیمانن بەیانی قسەیەکەن نیۆڕۆ قسەیەکی ترەکەن باشە ئاما سیاستی ئەمانەیە بەڕاستیکە ئاواکەن ئەمان گوێ بە نائارامی خەڵک نادەن گوێ بۆ نادەن کە خەڵک لە تاران ئەترسێ یان ناوچەکە ئەترسێ گەرنگەوەیە کە ئەمانە بێن ژیانێکی ئاوا لە ناوچەکەیە بەرپا بکەن کە خەڵک لە نائارامیا بشی بۆیە ئەوەی گرنگە هەر کەسێ تێبگات ئەوەیە کێشەکە تەنها ئەمریکا و ئێران نییە لە ناوچەکەیە بەڵکو پەیوەندی بە هاوسەنگی هێزی جیهانیەوە هەیە وەکو چین و رووسیا و چەندان دەوڵەتی تر کە بەرژەوەندیان لە شەڕە ئەکەوێتە خەتەرەوە لە ئاشتیا جۆرێکی ترە بۆیە ئەم دوو وڵاتە پشتیوانی مانەوەی تارانەکەن واتە چین و رووسیا بەڵام دەبێ جیاوازی لە نێوان پشتیوانی و هاوپەیمانی تەواوە بکەین کە چین و رووسیا تەنیا و تەنیا پشتیوانی ئێرانەکەن بەڵام هاوپەیمانی تەواو ناکەن باشە چین زۆرترین پەیوەندی لەگەڵ ئێران هەیە پەیوەندیەکەشی پەیوەندیشی ئابووریە نەوتی ئێران ئەکڕێ حەزی لەوەیە ناوچەکە ئارام بێت شەڕ و ئاژاویتیانە بێ بۆ ئەوەی کە مانگانە و ساڵانە نۆتی خۆی بێت چونکە شەڕ بازرگانی و گواستنەوەی وزە تێک ئەدا نائارامی ئەهێنێ بەڵام تا بە ئێستا نایەوێ ڕاستەوخۆ بچێتە ناو شەڕەکەەوە بە نمونە بۆتان باس بکەم لە هەر شوێنێکە ئیسرائیل بکوێتە خەتەرەوە ئەمریکا یەتە ناو مەیدانەکەەوە بە شەڕ دیفاع لە ئیسرائیلەکە باشە بەڵام چین و رووسیا ئەم کارە ناکەن باش نییە چونکە ئەزانن کە شتەکە زۆر گەورەترە بێت ناچن وەکو ئەمریکا بکەن کە چۆن دیفاع لە رووسیاکە بە شەڕ واتە نایەنە ناو شەڕەکەەوە تەنها پشتیوانیەکە
رووسیا پەیوەندیەکی سەربازی و سیاسی لەگەڵ ئێرانە هەیە بە تایبەتی دوای شەڕی ئۆکرانیا بەڵام رووسیاش هەموو کاتێ ئامادە نییە بۆ پاراستنی ئێران بچێتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکایە ئەو کارە ناکە بەڵام ژێر بەژێر ئەکرێت پشتیوانی بکات بۆیە قازانجی ئەمریکا لە فشاردانان چیە لەسەر ئێران ئەوەش بۆ خۆی پرسیارێکە کە ئەکرێ هەموو لایەک وەڵامەکەی بزانن و من وەڵامی بدەمەوە ئەمریکا هەوڵ ئەدا تواناییەکانی ئێران سنووردار بکە و ئێران بە تەواوەتی لاواز و زەلیل بکواتە چۆکی پێدا بدات باشە هەوڵ ئەدا هاوپەیمانی خۆی لە ناوچەکە دڵنیا بکاتەوە کە هەموو شتیان پارێزراوە هاوپەیمانەکانی خۆی هەروەها پەیامێکە بۆ رووسیا و بۆ چین دەنێرێ کە هێشتا ئەمریکا کاریگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەهێزە و بەهێزیش ئەمێنێتەوە لە هەمان کاتدا قازانجی رووسیا و چینیش ئەوەیە کە ئەمریکا سەرقاڵی ناوچەیەکی دیکە بێ وەکو ئێران و هێز و سەرنجی کەمتر بۆ ناوچەکانی تری وەکو ئۆکرانیا یان ئاسیای ڕۆژهەڵات تەرخان بکات باشە بۆیە هەندێک جار هەموو لایەنەکان هەوڵەدەن فشاری سیاسی زیاتر کەن بەڵام لە هەمان کاتا لە شەڕێکی فراوانش کە هەیە لە ناوچەکەیە دوور بکەونەوە واتە هەموو ئەم لایەنانە عەزیزان یەک شت هەیە هەمووتان بیزانن ئەم دەوڵەتە جلهێزانە زۆر جاران ئەوەندەی کە پارەیان دەست ئەکەوێت کە نەوت و وزەیان دەست ئەکەوێت لە جەنگا لە ئارامیە دەستیان ناکەوێت من ئێستا گومانەکەم چونکە تەجروبەی ساڵی 1992 هەیە کە حەسار لەسەر عێراق بوو کە ئەمریکا هاوپەیمانەکەی لە عێراقیان ئەدا حەساریان خست بۆ سەر ساڵی 90 ئەو کاتە بەڵگە بڵاو بۆ دوایی کە لەو سەردەمانەیە کە ئەمریکا ئەیود نە هیچ جۆرێ ناهێڵین ئەمریکا نەوت بفرۆشێ لەو کاتا خۆیان زۆرترین نەوتیان لە حکوومەتی عێراق و ئێستاش دوور نییە کە ئەمریکا ڕۆژانە و شەوانە نەوت لە ئێران نەکڕێ ژێر بەژێر هەموو شتێکیان لێ ئەمانە بەڕاستی شەیتان بۆیە کورتەی باسەکە ئەوەیە ئەمریکا فشار دەخات بۆ ستوندارکردنی ئێران چین زیاتر بەژەوەندی ئابووری و ئارامی دەوێ رووسیا حەزەکە لاواز نەبێ ئێران بەڵام هەوڵ دەدا خۆی لە شەڕێکی گەورەی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بپارێزێ ناچێتە ناو ئەو شەڕەوە بەڵام هەوڵ ئەدا کە ئێران بمێنێتەوە بۆیە هەرچەندە رووسیا و چین پشتیوانی ئێرانەکەن ئەو پشتیوانیە بەمانای ئەوە نییە کە بە شێوەیەشی خۆکار بشنە ناو شەڕێک بۆ پاراستنی ئێران لە سیاسی دەوڵەتاندا هەر وڵاتێ یەکەم جار بەژەوەندی خۆیە پارێزێ و دەیخاتە پێش تەنها کوردی ئێمە لە ڕاستیە بەژەوەندیەکانی خۆی نازانێت باشە سەریکەن ئێمە محافزمان هەیە پارێزگار لە کەرکووکە ناتوانێت یەک قسە دژی عەقڵەتی تورکمان و تورک و بەغا ئەوانە بکە بەڵام تورکمانێکی خوێڕی دوو لە ڕووی ئێوە ئەبێ بە محافزی بە پارێزگاری کەرکووک ئەڵێ کەرکووک شارێکی تورکمانیە هەر لە خۆ ئەڕوا بۆ بەبێ حساب بۆ کەسکە ئەچێ بۆ تورکیا ناوی کەرکووک وەکو شارێکی تورکی لە شارەوانەکانە ئەنووسێ و واژۆیشی ئەکا قسە لەسەر ئەوەیەکە ئەوان بۆ بەژەوەندیەکانی خۆیان ئاوان بەڵام کوردە بۆرەی خۆمان بەس بۆ دزی و تاڵانی ئازایە ناتوانێت بچووکترین هەڵوێستی هەبێ لەسەر بەژەوەندی سیاسی و ئابووری و نەتەوەی و نیشتیمانی وڵاتەکەی خۆی بە تایبەتی یەکێتی و پارتی کە لەم ڕوانگەوە زۆر بێقیمەتن بەڕاستی زۆر بێ ئەرزشن و بەکرێ ژیراون و ئەمانە بە هیچ جۆرێ فڕیان بەسەر کورد و نیشتیمانەکەی ئێمەوە نییە بەڕاستیە پارێزگارمان نەبووینی کەرکووک تەنها مەسینە هەڵگری تورک و عەرەب و فڵان فیسەر بووە هیچ کاتە شەهامەتی ئەوەی نەبووە بۆ نمونە پارێزگار هەمومان ئەزانین هەزاران بەڵگە هەیە کە کەرکووک شارێکی کوردیە باشە بەڵام پارێزگاری کوردی یەک کەسیان شەهامەتیان نەبووە بەرامبەر تورکیا بەرامبەر بە عێراق بڵێن کەرکووک شارێکی کوردستانیە هەمووێک کەرکووک شاری بە یەکەوە ژیانە ئەی بۆ تورکواناڵێ بۆ تورکیاواناڵێ بۆ تورکمانەکانواناڵێن بۆ عەرەبەکانواناڵێن بەس کوردە بۆرەی خائین نایێری ئەم قسەیە بکات یەکێتی بزنێکی دانابوو بۆ بە پارێزگاری کەرکووک بە حەق نەبێرا ئەو قسە بکات باشە کاکە بەڵام سەیەکە ئەوان چۆن بۆیە هەموو دەوڵەتانی دنیا لەسەر ئەساسی بەژەوەندیەکانی خۆیان کارەکەن بەڕاستی ئەها کورد دەڵێ کچی خۆم ناکەم بە قوربانی خەڵک هەمووی بەژەوەندی خۆی ئەوێ بۆیە بەگشتی ئامانجی سەرەکی ئەمریکا لە زۆر قۆناغا تەسلیمکردنی ئێران بووە بۆ هەندێ مەرج باشە نەک ئەوەی کە بێوێ یەکسەر بیڕوخێنێت من چەندین جار ئەوم دووبارە کردەوە کە ئێران دوو ئەگەیرە بەردەمایە یا ئەبێ تەسلیم بێ بە ئیرادەی ئەمریکا و بەژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل یا ئەبێ لەناو بچێت یا بە جۆرێ لاوازیەکەن ئیتر خەڵک لە ئێرانە خۆی تاقەتی هیچ شتێکی نەمێنێ بەڕاستی
اینجا مەبەست کە ئەڵێن تەسلیم بوون لێرە چی ئەگەێنێ بەڕاستی چییە مەسەی تەسلیم بوونەکەم؟ یەکەم سنوردارکردنی بەرنامەی ناوەشی، دووهەم کەمکردنەوەی کاریگەری سەربازی و ناوچەی ئێران. باش نییە؟ ئەوەی کە ئەچوو لە عێراق چیەکە، لە لوبنان چیەکە، لە سووریا، لە لیبیا، لە یەمەن لەمانە دەستی بە تەواتی کۆتا بکرێ. هێنانەوەی ئێران بۆ ڕێکەوتنێکی نوێ لە ڕوانگەی ئەمریکا و بەشەوەندەکانی کە باشتر بێت. باشە، ئەمەش خاڵێکی ترە. هۆکاری ئەمەش لە ڕوانگەی ئەمریکاوە ئەوەیە کە ڕووخاندنی دەسەڵاتی بەو جۆرەی کە ببێ بە فۆزایشی گەورە لەم کاتەیە نایانەوێت، وەکو وڵاتی گەورە وەکو ئێران. بۆیە دەکرێت شەڕێکی زۆر گەورە دروست بکە و لەوانەیە ناوخۆی ئێران و ناوچەکە بۆ ساڵانێکی زۆر نائارایی بەخۆی ببینێ، لەبەر ئەوە نایەوێ ئەمریکا کە شەڕێکی وا لە ئێران بدرێ کە بە تەواوەتی شەڕەکە گەورە ببێت لە ئاسی ناوچەکەیە، هەموو ناوچەکە بتەنێتەوە و ئاوارەیی ملیۆنی گەلانی ئێرانی لێکەوێتەوە. باش نییە چۆن ئەفغانەکان هاتن بۆ ئێران، ئەمان بڕۆن ئەفغانستان بێن بۆ عێراق، بۆ تورکیا بێن بەنمونە ئەوەی لێ بێتەوە و شەڕێکی وا گەورە بێ کە ناوچەکە نەکرد ئێران ساڵانێک ئارامی بەخۆیەوە نەبینێت. لەبەرەوە ئەمریکا نایەوێت لەم قۆناغانەیە شەڕەکە ئابوو جۆرە گەورە بێت. هەروەها هەڵوێستی رووسیا و چینیش دەتوانێت ئاڵۆزی زیاتر دروستکە لە بەرامبەر سیاسەکانی ئەمریکایە دژی ئێران و گەلانی ئێران. بۆیە دەبێت ئاگادار بین کە سیاسەتی ئەمریکا لە هەموو سەردەمەکانە وەکو یەک نەبووە، هەندێکیان زۆر جاجەختیان لەسەر هەوڵی دیبلۆماسی و ڕێکەوتن کردووە، هەندێکی دیکەش فشاری ئابووری و هەڕەشەی سەربازیان زیاتر بەکارهێناوە. هەروەها لە ناو ئەمریکایشا جیاوازی بۆ چوون هەیە و هەموو دامەزراوە سیاسیەکانی ئەمریکا لەسەر یەک هێڵی سیاسی و ئابووری کار ناکەن و جیاوازیان هەیە. لە ڕاستیە زۆر جار ئەم جیاوازیانە ڕێگرە لەوەی کە ترامپ بێوێ هەرچێک بکە کە خۆی بێوێ بەڕاستی. ئەمە ئەوەیە. بۆیە ئەگەر باسی سیاسەتی گشتی بکەین بڵێن بۆچی بڵقی ئەمریکا ناتەقێ، دەتوانین بڵێن کاڵم بڵقی ئەمریکا ناتەقێ لەبەر ئەوەیە کە بۆچی ئەمریکا یەکجار لە ئێران نایەوە نغڕێکە. باشە، ئەمە بۆ خۆی بڵقەکەی لاقەتە. بۆیە ئامانجی ئەمریکا بریتی بۆ لە یەکەم جار گۆڕینی هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی بە قازانجی خۆی، واتە تەسلیمبوون بە سیاسەت و بەرنامە و بەژەوەندەکانی ئەمریکا ئیسرائیل. باشە، لێرەوە پێویستی گۆڕینی ڕژێمەکە بەهێزی سەربازی لە دوا ئەگەردایە، لە دوا ئەگەرا بەڕاستی نەوەکو ئێستا ئەم قۆناغەیە. واتە درێژ بوونەوەی شەڕ زائید گفتوگۆ وەکو کات ئەکرێ زۆر بخایەنێ. لەبەر ئەوە داواتان لێ یەکەم کاتێک کە ئەمریکا دائەنیشێ ترامپ بەتایبەتی کە کۆمەڵی قسە ئەکات و هەڕەشەیەکە لە ئێران و ئەم شەوایەکی ئەیسووتێن و واکاوت یەکەم لە کوردستانی باشوور بەتایبەتی یا لە کوردستانی ڕۆژهەڵاتە زۆر بۆی دامەچن و زۆر بیری لێمەکەنەوە و بە ئارامیش بخەون و بزان کە ئەمە مەرج نییە وابێ بەڕاستی و ئەمریکا ئەوە چەندین مانگە هەڕەشە و گوڕەشەیەەکە تا ئێستا شتێکی ئۆتۆ لە ئارایە نییە. لەبەرەوەی فەرم وەڵڵی دوێنێ برادێ بە منوتی کاگەرم ئەمۆس ئەزۆر خەتەرە ئەم شەو تەواو ئێران کاو لەبێ، دەوڵەتانی ناوچەکە دەوڵەتانی عەرەبی کاو لەبێ، وتم ڕێک پێم وتم بڕۆ بۆ خۆ تەخت لێ بخەوە ئەم شەو بەیانی هەڵەسی هیچیش نابێ. ئەم بەیانەتی وڵایی تۆ ڕاستی کرد، وتم بابە هەمووی درۆی ئەم شتانە ئاوانیە لاقەتە. باش نییە لەبەرەوە بۆیە ئەم قسانم بۆ ئێوە کرد بۆی کە ئارامی لە خۆتان تێگنێن لە باشووری کوردستانە و خەریکی ژیانی خۆتان بن. ئەگەر شتێکی ڕوویا خۆتان بپارێزن تەڵەنەوە ئەرشی خۆتان لە حقیقەتە. ویستم بابەتێ باسکەم لەسەر مەسەلەی مەغریب و ئیسپانیا، ئەو کۆڕەوە کە بوو بۆ مەغریب لە مەغریب بۆ ئەو شوێنە بۆ ئیسپانیا، بەڵام بابەتەکە دوو درێژ ئەبێت بۆیە لایڤیشکە بۆتان باسەکەم یا هەوڵ ئەدەم ئەوەی کەلیمێشکمایە بنووسین بینوسم و بڵاوی کەمەوە بۆی بخەمە بەردەسی هەموو لایەکتان. دزی و گەندەڵیەکانی گەرمیان و سلێمانی و هەولێر و ئەنش ئەوەندە زۆرە بەڕاستی کە ئەبێ هەنگاو بە هەنگاو باسی بکەین. خۆشەویستان بابەتێکی تر هەبوو، ئەویش من بۆم باسکردن خۆشەویستانی ئارام ئەحمەد، باسی بەکر پەتاتە و شێخ ئەحمەدی نۆکان و ئەوانە بوو لەسەر ئافەتێکە بەکاریان ئێهێنا و باسم لەسەرەوە کرد کە ئەمانە مەسەلەی ماتۆری دلیڤەری ئەوانە کە شێخ ئەحمەدی
نۆکان یا با بڵێن ئیداری گشتی هێناویانە سەر لە نوێ ئەوەش ئەبێت لە لایڤێکا بۆتان باسکەم کە ئەو مۆزوعە چۆنە هەمووتان بیزانن کە ئەو خەڵکانەی کە لە سلێمانیا بە تایبەتی ماوەیەکی زۆرە ئیشیان لەسەر مەسەلەی ماتۆڕ و چوزانم دیلیڤەریە چییە ئەماناکەن و دەوای لێ کە ئەمە نامێنێ چونکە ئیداری گشتی و شەڕەحمەی نۆکان و بەکر پەتاتە هەساون وەجبێکی دیکەیان ماتۆڕ هێناوە لە کۆمپانیاکەی خۆیان و ئەیانەوێ قۆرخی دیلیڤەری و هەموو ئەوانە بکەن ماتۆڕەکانی سلێمانی و هەمویان بێکارکەن وێنەی ماتۆڕەکان و بە ڤیدۆ بۆیان نردوم بەڕاستی و ئەمە لە لایڤێکی ترا هەوڵێن بە وردەکاریەوە باسی بکەم و باسی ئەو کچەیش کە من کردم ئیشە ڕەحمە و هینی بەکر پەتاتە چۆن نردوێنە بۆ تورکیا چۆن سیارەکان بۆ فرۆشەوە سیارەکان بۆ کڕیوە چۆن شوقەکان بۆ گۆڕیوە کام شوقیان دیاوەتێ وەکو هین بە شوێنیانەوە ئەوانشتان بۆ باس ئەەکەم لە چەند ڕۆژی ئایندەیە ئەزانی ئارام ئەحمەد جارێک کۆمەڵێک کێشەی تایبەتیم هەیە بەڕاستی دوای حلبوونی ئەوە کێشەکەشان بۆ باسەکەم من ئیتر زۆر قسە ناکەم بەڕاستی پەیامەکەی خۆم گەیان باسی مەسەلەی کەرکووکم کرد کە یەکێتی و پارتی ئەگەر تۆزی ئەخلاقتان هەیە تۆزێ زۆر ناڵێم ها یەک تۆز وەڵام بە پارێزگای کەرکووک بدەنەوە ڕسوایکەن ئەو بۆی نییە بڵێ کەرکووک شارێکی تورکمانیە بەڵگەتان بۆێنم خۆ بەڵگەی ناوێت لە ڕاستیە من زۆر دەمێکە هاواری ئەوواکەم ئەو کاتێ جەلال تاڵەبانی و کەرکووک سید و بەسید و دابەشیکەن من وەڵام دایوتم مام جلالی بەڕێز کەرکووک مڵکی ئەم مێژووی ئێمەیە مڵکی کوردە بەڕاستی هیچ کەسێ خاکی خۆی ناخاتە ڕیفراندۆمە بەڕاستی ناکرێ ئەم ماڵە ماڵی منە بچم ئەم گەڕەکە کۆکەمەوە بڵێم وەرن بەڕێزان ریفراندۆمێکەکەین یان دەنگدانەکەین ئایا ئەم ماڵە هی منەیە هینی من نییە کەرکووک شارێکی کوردیە بە درێژایی مێژوو باشە ریفراندۆمی لەگەڵ ناکرێ دەنگدانی لەسەر ناکرێ بەڕاستی کە عەرەب زۆرە تورکمان زۆرە یا کورد زۆرە ئەمە قسەی قۆڕە لە واقع ئێسەیش پارێزگارێکە ئەو قساکە مێدیای یەکێتی یا مێدیای پارتی و بنەماڵی بازانی جارێ ئەو هەتیوە هەورایمێ ناوی شێت خوا ناوکەین بۆ بنووسن ئەمەی لە ئاڤا تیڤی قساکە ئام هەتیوە 24 سەعاتە لەم تەلەڤیزیۆنی ئاڤایەوە باش نییە تەنیا قەناسەیەکی بەدەستەوەیە لە منتیقەی سلێمانیە ئازیزان کەڵەشێرێ سووا هەوراس گۆڵپی هەوراس گۆڵپی لەو منتیقەی سلێمانیە کەڵەشێرێک سوار مریشکێ بێ بەڕێزان دوێنێ ئێوارە لە برایم پاشا کەڵەشێرێ سوار مریشکێک بوو مریشکەکە ئاوای لێ هاتە ئەوی لە هەر لە خۆ دەست پێیەکە بەڵام لەو هەولێرە لە بادینانە ماڵێ ئاوا بێ حوشتر سوان لێرە کەر بێ یەک قسە ناکە ئەو کابرەیە زۆر سێرە بەڕاستی باشە یعنی لەو ناوچەی سلێمانیە مێ یەک کێچ ئەکا بەگایە لە هەولێر و لە بادینانە گایەکەکا بە کێچێ هەوراز گۆڵپی باشە کاکە تۆ میدیاکاری بابەیە بەکرێ ژیراوی تۆ شەرم ناکەی یعنی هەرچی بەڵای ناگەهان و هەرچی قوربەسەری و هەرچی بێپارەیی و هەرچی نەکبەتی هەر لە منتیقەی سلێمانی هەیە یعنی لە دێگەڵە بەولاوە بەرەو پارتی ئیتر هیچ کێشەیەکی تیان نییە ها هەوراز گۆڵپی یعنی بەڕاستی لە دێگەڵە بەولاوە لەسەر ساڵی پارتیە ئازادی زۆرە خەڵک هەمووی نان هەیە بیخوا موشە دایمە هەیە فڵان یعنی ئاوایە بەڕاستی یعنی یەک شت ڕوو نادا لەو منتیقەی پارتیە کە تۆ بێی باسی بکەی هەوراز گۆڵپی تو خوا تۆ شەرم ناکەی بەڕاستی تو خوا تۆ نامری خەڵکی منتیقەی هەورامان بی کەشی ئێستا بێ دیفاع لە پارتی و بنەماڵی بازانی کەی ئێستا بێ شەو تا بەیانی خەریکی هۆنینەوەی درۆوی بەڕاستی چۆن لە ڕوویە سبێنە بچیتەوە منتیقەی هەورامان و تێوەڵۆ بیارەوە ئەلەم بابەتانە تۆ خەجاڵەتی ناکێشی بەڕاستی ئێوە ئەگەر میدیاکار بن بەڕاستی ئەبێت تۆزێ شەرەفتان هەبێت میدیاکار تۆزێ من ناڵم ئێوە زۆر هەتانگە کاکە چونکە ئێوەی پارتی وێچێتی ناتوان زۆر بە ئاپڕۆ بن ناتوان زۆر شەرەفتان هەبێت بەڵام لانی کەم چۆن لە ناوێکێتیە لە سلێمانیە بۆ نمونە ژەدە سەدێکێتیە گەرمیان سلێمانی هەڵەبجە شارە زۆی کوێ کەشتی ڕوو ئەدا باسی بکە دزی بوو گەندەڵی بوو شەڕ بوو ئەوە بوو ئێدە باسی هەولێریشکە کاکە ئێ باسی بادنانیشکە ئێ باسی ئەوە کە لە ناوچاچی ڕوو ئەدا ئێ باسی دزی و گەندەڵی مەسئولیشکە سەفەرێ یعنی هەوراز گۆڵپی و ناوی چییە ئەوەتان ئاڤا تیڤی یعنی ئەم بنەماڵەی بازانیە کوڕوونەوەکانیان کوڕی مەسرور کوڕی نێچیر نازانم نێچیر خۆی مەسرور مەسعود بازانی کارمامز بۆ نمونە مامزەکەی برای مەسعود نیهاد بازانی سەرانی پارتی باشە دەسەڵاتداران خان پۆستەکان یعنی یەک کەسیان گەندەڵ نییە یعنی یەک دزیتیان نییە ها
يعني قندل الناو بارتي او جوديني هوراز جولبي وافا تي في ها براسشتي ابي يعني امانه هموي اوا راسن هموي انسان شريف وباكا يعني شوال باخلاقي ثانيه شوال زي ثانيه شوال قندلي ثانيه اي بو باسي ناكيد ها بو باسي ناكيد والله افا نقيه كمنيه بشرف بيلاجنيه افا باباش بيزان بو لبري دروزنا كنالك وكو كنالي هشت بربر لدرو بربر لدرو چونکە ناکرێ من بێم 24 ساعات دابنیشم بەس باسی یەکێتی کەم پاڤڵ وای ڕۆی قوباد وا ڕۆی شاناز وا ڕۆی ئەوە ڕۆی بەڵام قەت باسی مەسئول بازاری نەکەم قەت باسی مەسرور نەکەم قەت باسی دزی و گەندەڵی و چەتەیەکانی مێژووی بنەماڵەی بازاری نەکەم وەڵڵا ئەمە ناپیاویە وە ناپیاویە بەڕاستی کاکیژە وا باش بەزویزان بۆیە ئەوەی ئەم میدیاکانە ئەیکەن بەڕاستی ناپیاویە کورد و کەرمانچ وەرە باسی هەمووی کە کاکە باسی یەکێتی کە دزی یەکێتی کە گەندەڵی بکە پیاوکوشتن بکە هەموو شتێ بکە کاکە باشە بەڵام باسی پارتیشکە کاکە باسی دزەکانی ناو پارتیشکە شەڕەکان ئاژاوەکەن ئەزیزان کورە من هەنیشتە بیرم نییە ئاوا ئەم بۆ ناوچەوانی خۆمە ماڵی ئاوا بێ ئەو مەسرور بازانیە ئەو نێچیرەوان بازانیە چوونە پشتی پاڤڵ دژی لاهوری شێخجەنگی ویان ئەزانی ئەگەر لاهور نەمێنێ پاڤڵ ئەبێ بە نۆکەریان ئەبێ بە نۆکەری پارتی و بنەماڵەی بازانی باشە یەکسەرە پشتیوانیان کرد بە قانون نێچیرەوان بازانی کودەتا دیفاع پشتیوانی کرد لە قوباتەوە لە پاڤڵ تاڵەبانی لاهوری شێخجەنگی بۆ ئەولاوە واژۆیان کرد هەر هەمیان لابرد فڵان فیساریان ئەوە کرد کودەتاکەیان کرد دەستگای زەندەریان لابرد ئیدژە ترۆر پۆڵاتیان لابرد هەموویان بنەماڵەی بازانی لە پشتی پاڤڵ و قوباتەوە بوون بۆ لابردنی لاهوری شێخجەنگی هەمووتان ئەم ڕاستیان نازانن کاتی خۆ باسمان کردو ئایزانی ئارام ئەحمەد کەچی ئێستا هەموو ڕۆژێ باسی لاهوری شێخجەنگیە ئەوە لاهور ئەوە بوو پاڤڵ و قوبات ئەوە بوو وەڵڵا لەبەر خاتی لاهور نییە ئەوەی پارتی ئێڵێ خۆشەویستانی ئارام ئەحمەد درۆکە لاهور و کەیسەکەی لاهور پارتی و هین ڕوودا و کەی 24 و ئەوەی تر ناویشیە ئاڤا کردویانە بە چەکێ بۆ شەڕی یەکێتی ئەگینا بەخوا لەبەر خاتی لاهور نییە ئێ برا خۆ نێچیرەوان بازانی سەرۆکی هەرێم بوو خۆ کاکە مەسوود سەرۆکی حکومەت بوو ئەیکە کودەتاکە کرا کە حتا کە پەلاماری لاهور ماڵی لاهور درا 11 مانگ بەر لە ئێسا کە ئەو هەموو کوژراوە بوو ئەی بۆ باستان نەکرد کاکە خۆ لاهور ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێم بوو مەسوود تۆ بۆ قسە نەکە زەحمەت نەبێ بۆ ئەو شەوە هێزە نەهێنا نێڵی ئەم شەڕە ببێ لە لادە زارا زەحمەت نەبێ ئێستا درۆکەن بەخۆ باخوا هەچی میدیایەک پارتیە کە باسی لاهورەکە درۆکە ساختە چییە زۆڵێتیە لە ڕاستیە لەبەر خاتی لاهور نییە تەنها ئەو کەیسە وەکو چەکێ بەکارەهێنێ دژی پاڤڵ و قوبات نەک ئەوەی کە بڕۆی بە مۆزوعەکە بێت چونکە ئەوەی کە بەسەر لاهور هات لە 180 خەتای بنەماڵەی بازانی بوو و ئەو کودەتایە لە 180 خەتای بنەماڵەی بازانی بوو لە 120 خەتای پاڤڵ و قوبات ئەو عاسی مۆزوعەکە یاڵڵا خواتان لەگەڵ خۆشەویستان ئەوە تەنها تۆزێک کوتان بوو کە باسی پارتی بکەین بەڕاستی باسی میدیاکانیان کە زۆر خراپە کار ئەواکەن داوا لە ئاڤاکەم ئەگەر شەهامەتی هەیە باسی پارێزگاری کەرکووکە کە بۆچی ئەڵێ کەرکوو شارێکی تورکمانیە بڵێ تۆ بۆت نییە قسەی وا بکەیت باشە بڵێ بۆت نییە تۆ بە کەرکوو بۆ شارێکی تورکمانی ئەگەر نا بۆ سلێمانی ئازامەوە یا کەناڵی هەشت ئەگەر کەناڵی هەشتیش پیاوە نەشی عەدنان عوسمان بێنێ بە عینەشێکەوە کاتم وەڵا ئەوە بڕۆ وەڵامی پارێزگای کەرکووک بەرەوە کەناڵی هەشت باشە کاکیجان لەسەر عەبدوڵای مەلانووریش قسەم ئەبێت بابەتێکم نووسیوە یا بۆتان بڵاوەکەمەوە یان بۆتان ئەخوێنمەوە کە ڕە و بیر و بۆچوونی خۆمە لەسەر ئەو حرەکەتە یا ئەو شتێک کە بڕێوەیە لەگەڵ بەڕێز عەبدوڵای مەلانووری و هاوڕەکانیان باشە خواتان لەگەڵ خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە شەو شۆگاتان خۆش بێ بەندە لە خزمەتی هەموو لایەکتان هەیە خواتان لەگەڵ عەزیزان خواتان لەگەڵ ئەی کاگەڕەم ئەمە تۆ